هەستام تەمەشای دەفتەری قەردیم کرد 2014 و 13 شتایە تەمەشام کرد ئەوەی فەقیر بوو مردی تێدا بوو زندی تێدا بوو هەر هەمووی بڕیارمدا ئاگرە شتێ بەردەم گەردەنی هەموو شان ئازاکەم گەردەنیشان خۆش ئازابی هەلێرەوە دەرێم کە ئەوەی قەرزارم بی دەزانیتن دەبین کە ئەو لەو بەرنامەیەوە پێی دەرێم لە مایکی پایتەخت هەستام ڕاست کردمە ئاگری ماسی سوتاندم و دووەمیش شتی تر تێدا بوو ینی لەوەندەی تقریبان 22 نەفەری تێبوو هەمووی مردوو ئەمن لە دلی خۆم گەردەنی مازا کرد هەبوو ڕەشم کردبوو هەبوو ڕەشم نەکردبووە بەس لێرەوە دەرێم ئەوی ڕەشم کرد ڕەش کرد لە دەفتەری خەتم لێدا بوو سوتاندم کە سوتاندم لە دلی خۆشم گەردەنی مازا کردی من لەبەر ئەوەی بێموسەییە و خەڵک باری دارایی زۆر خراپە 48 ملیۆن و 700 هزار بوو وڵات زۆر هەیە ینی زۆر نامایل و نردیمە تازە و بینیت کە چەند نەفەر نامایل و نردیمە دەستخۆشی لێ کردیمە قەرزارم بووە کابرای قەرزارم دەستخۆشی کردیە ئێستا تو هەر لەو تەمەشات کرد 50 نامەم لە هاتی لە ماسنجەری لەوەی تر لە هەمووی ئێستا ژەر لە هەر تەمەشاکەم هەزۆری تایە تقریبا ئەو سێ دەفتەرەیە دەکات چ قیاسە نەفەری تێدایە ئێستا بما بە سوتاندیتم نەکۆ هەموو پیشاندیدا و دووەمیش مایە هێشتان زەرسەی دووەم مایە ئەوە چەند دەفتەرم مایە هەمووی دوای یەکلا دەکەم و تەمەشا دەکەم چکە هەیە مانگانەمە ئەوە لەگەی زدانە بەس ئەوەی کە فەقیرە یانەوەی ئەو لەگەی زدانە دەست پێ دەکەم.